مامۆستا سۆرانگیان ئەم بابەتە زۆر گرنگە با سکرینی شاشە بکەنەوانەی کە گوێیان لێمە. دوێنێ زۆر محاولەم کرد ڕاستی تەنانەت بە دووسێ کەسی نزیک لە خۆشتم وت مامۆستا سوێنە بۆ خۆم چۆنە بۆ جێرمەوە ئاوە ئەو ڕۆژەی کە من ئەو ڤیددیۆم لێ دوانم داوتم لەسەر دەستی مامۆستا سۆران و کاگەسۆنە کە من دەسم کردەوە بە نوێژەکان و گەڕامەوە بۆ لای خوا سوێن بەخوا تەلەفۆنێک یەکجار زۆرم بوات کوڕێکی برادرم هەیە ناوی شوێنەکە ناڵم بەڵام کوڕەکە ناوی هەورامانە کە سوکارەکەی سەلاواتی یەکێکیان هەر لە لایڤەکەیە هەبن باشە تەلەفۆنی بۆ کردم برادرم بوو ڤیددیۆکەی منی بۆ ناردبوومەوە لەگەڵ ئیمۆجێکی پێکەنی ناوی ناردبوو باشە تەلەفۆنم بۆ کردوتم چی بۆ براوەتی ئەمە چیە بڵاوە کردوتەوەتم بۆ وەراوەتی جارە ئێمە گەنجینەوە تۆ باسی چیەکەی جارە ئێمە زۆرمان ماوە وەراوەتم برام وەڵا با دەست لە هەموو شتێ هەڵگرین خوا شایەدە هەر ئەمرین مناتمە دەستا قەناعەتێ وەڵڵاهی ئەبێت دەقە بە دەقە حەز دەکەم پێ چاکە و پیاوەتی و خێر بکەم بەخوای گەورە فشەی پێکردم قاقای لێدا وتم ئەبێت تۆ ژواعدێکم بیتێ هەر پێەکەنەوەی بەخوا مامە فەرە بە من ڕناوەستێ ئەموت کاکە عەمراکەین گاڵتەی پێکردم سوێن بەخوا چۆن بۆ باسەکە ماوە ڤۆیسەکانیم لایە دوای تەلەفۆنەکەش وتم کاکە وەرە بە قسەم کە زەرەر ناکەی و کوواراوەتی دا بڕۆ چێن نسیحەت مەگە وتی باشە کاکە باش بەخوا یەک سەفەری دووبەیم هەیە لەم ماوەیە ئیشەڵا با بڕۆم تۆز ڕابێرم بیکەم بە ئاخر سەفەرم و دوای ئەوە شتێکی لێکن وتم ئاخر مردن بەدەست من و تۆ نییە وەراوەتی فەرەوە چیە قسانە ماڵە بە قوڕنەژیرێ داڵە دەی قساکەینەوە سوێن بەخوا مامۆستا سوێن بەخوا پێرێ کە ڤیددیۆکەیم بینی ڤیددیۆیەکان دابەزانە بوو ڕسمەکەیەوەی خەتی ڕەشیان لێدا بوو تعجوبم لیا سڕ بووم من دوێنە هەر سڕ بووم باشە تەلەفۆنم بۆ کردووە داخراوە تەلەفۆن بۆ براکە یەکەم ئەڵم کاکە چی بووە ئەڵە کاک فەرمەوەڵا بە خاکشمان سپارد و کۆچی دوایی گر بە حادیسە سارە باشە یعنی مامۆستا سوێن بەخوا جام ببووم جام وتم باشە ئەمە خۆ چەند ڕۆژ لەمە پێش بەمنی وتی گاڵتەی بە منەکرێ وت کاکە جارێ زووە با بڕۆم سەفەرکەم بێمەوە ئەو کاتە تۆ باکەم یعنی جوابەکەی لێگەڕم بۆ ئەو خەڵکە باشە بۆ ئەوانەی کە تۆبەیان نەکردووە جوابەکە لێگەڕم بۆ کەسانێک کە خۆیان یەکلایی نەکردوێتەوە بەو خوا مامۆستا ئەمە نەم سوپاسی ئەو خوایە و سوپاسی جەنابەت کردووە یعنی نەمەزانی چ بکەم باز نییە من گەڕامە خۆ کاکە بەدەست من تۆ نییە یاخۆ 1000 ساڵ تەمەن بێلاواچە بانی بڵێن مامۆستا سۆران کۆچی دوای کردوێ من کۆچی دوایم کرد یعنی ئەمڕۆ لە ئەو بۆ بەیانی لە ئێمەیە یعنی داواکارم لەو کەسانەی کە خۆیان یەکلایی نەکردێتەوە بەخوا هیچ شتێکی سپادەی نییە یعنی مردن مامۆستا ئەوە تا لە پەناگوێتایە والله برا شرینەکەم ئەوە عاقیبەتی هەموو لایەکمانە هیچ کەسێک خۆی دانەنیە بۆ بەیانی عەبدوڵای کوڕی عومەر ڕەزای خۆیان لێبێ ئەیفەرموو إذا أصبحت فلا تنتظر المساء كاتي بياني هالصاي لخو يتبتما يوارا مبا وإذا أمسيت فلا تنتظر الصباح كاتي كشود كر هاتي تناو شو وشو تسرجي كتبتما بياني مبا إنسان زماني نية براسي ونحن أقرب إليه من حبل الوريد الله أفرمي إيما نزيكترين لشادماري ملتانو نزيكترين يعني نزيكترين لشادماري ملتانو شادماري ملكوية لناو خوێن مانایە لەناو پێست مانایە دەی مردن لەوەش لێمان نزیکترە برا کەس نازانیە دوێنێکە بەناوبانگترین گۆرانیبێژی بەرازیلی بەناوبانگترین گۆرانیبێژی بەرازیلی لەکوێیە وەفاتکە باشە لەسەر ستەیج لە کاتی گۆرانی وتنە باشە هەموو بەرازیل تووشی شۆک بووە هەر هەموو بەرازیل تووشی شۆک بووە باشە لەو کاتەیە کەوا ئیتر مەشروبیان دانا و ئافرەت بە دەوریان ڕەقسەکە لەو کاتەیە ڕوحی دەرەچێت طبعا خۆی کەسێکی بێ ئیمانە بەڵام مەبەستم چییە مردن خۆشی و ناخۆشی نازانێت لە هەر کاتێکا بناقڕگەت ئەگرێ و ڕوحت دەرئەکا و ئەبێ ماڵ ئاوایی لە ژیان بکەیت ئەگەر لە هەر شوێنێکا بووی بۆیە ئەبێ ئاگاد لەخوا بێت ئەبێت تەوبەکانە دووبارە بکەیتەوە نەڵی لە ناو سەیارەیان و شوێنەکەم ئەمینە باوەڕت هەبێ زۆر کە زوتوەتی کاکە تۆ سەریع مەڕۆ باشە خوای گەورە ئەتپارێزێت طبعا ئەمە یەکێکە لە ئەسبابەکان کە خوای گەورە ئەتپارێزێ بەڵام کە ئەجەلت هات سوبحان الله لە سی بڕۆ ئەوە نازانی دۆریەکە داتە سەرتە سیارەکەت ڕاوەستانە بێ ئەوە ئەزانی سیارەی شکێنێتەوە دیێتە داوەت کوژێت لەسەر ئەو شەقامە ئەڕووی تەلەفۆنەکەی ئەوە نازانی پاسکی لێش ماتۆڕی خۆی ئەکات بەناو قاچ و قول تاوەت کوژێت
کەواتە مردن لە شادەماری منمان نزیکترە. پێویستەکە هەموو لایەکمان لەم پەندەی جەنابەت لەم بەسەرهاتی جەنابەت کە باست کرد پند و ئامۆژگاری وەرگرین، خوای گەورە عاقیبەت خێرمان کات. ئەویش کاک حاجی هاتەوە توانی گفتوگوی مامە فەرمانجان سەلام عەلەیکوم. مامە چۆنە گیان؟ باشی براکەم، یاخوا سەلامەت بیبرێنە. قوربانە بم، خوای گەورە هیدایەتی خێری تۆش و هەموو ئەو گەنجانەش بە کە وەکو من یا وەک تۆ یا وەک هەچ کەسێکی کە لەسەر کاری غەڵەت بەردەوامن و هەتا ئەم دەقەیش کە گوێیان لە ئێمەیان خەریکی کاری حرامن. خوای گەورە ماڵی تۆ ئاواکە و لەگەڵ مامۆستا سۆران و یەکەم شتیش خوای گەورە بەخوای گەورە مامە سۆنە ئەو باس بەو بابەتە ئێستا باسم کرد، ئەو کوڕی کە دوو ڕۆژە مردووە وەفاتی کردووە، بەخوای گەورە 5 ڕۆژ پێش ئێستا بە قاقا لێدان بەم نییە و دەیوت دوانی باش گەڕاونەتەوە سوانە تاقانە و فەرە، وەڵای دینەکەش پیسەکەن قاقای لێدە. بابە من جارە ناگەڕم و با سەفەرە ترکەم دوای خۆمێک لایەکەم و بەخوا وەکە براکەم باسی مەکە بە وەڵی ئەمە باس کرێ باشە بۆی ببێتە دەرسێک بۆ و کەسانێک کە خوانێک لای نەکرێتەوە بە جدیمە. خوای گەورە لێ خۆش بێ ئینشەڵڵا. ئامین ئینشەڵڵا. خوای گەورە لێ خۆش بێ ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون. لە دوای مردوو مامۆستا پێم وابێ خراپە باس کرێ. ئەمە وەکو دەرسوانەیەک باس کراوە، باسی خودی مردووەکە ناکەین، باسی ئەوەکەین، یعنی ئەوەی کەوا بە تەمای مردن نییە لە پێش هەموو کەسێکەوە ئەمرێت.